ئەمە لە بەردەڕەشی هاتینە ئێستا بەفربارینە لە نزیک نەحەیەی چەمانکێ و لە بەردەڕەش هاتین هیچ بەفرنەوە بەڵام لێرە ئێستا الحەمدولە بەفربارینە و تقریبا چۆکە بەفریش کەفتیە وەڵاهی ئێستا گەشتیاران زۆرن و برادرانیش لە سەر جادەی باقلە فرۆشن و چایە و نسکافیە و ئەو شتانیان دانایە. از دوکی هاتیم خوشی و بفره و کیفا بچی کاتیت و جور بگلک بین و تنگ بوی هم جهت نبره بخوشی و ابجی جه که خوش راستی بس جه گلک سیر میلی هاین چه وصل هاي يعني خلق نشت حرية خنوة قريت مزينة لاڵە بژێ شەی دەواتون بەفرێکی زۆر باریوە ئەم ساڵ یەکەم بەفرە بارێت خەڵکێکی زۆر ڕووکردوەتە دەرەوە جەوەکەی زۆر خۆشە ینی وەکو بەفرەکەش باری و ێستش حالیان بەفرە بار ینی جەوەکەی سارد نیە جەوێکی هادیە بۆ مناڵەکانیش پێیان خۆش بواتنە دەرەوە لەبەر خاتی مناڵەکانتون دەرەوە جەوێک بگۆڕی لە ناوم بەفرا و تۆزێ شەڕ تۆپەڵ بکەین و دووسێ ڕسم بگرین و بڕۆینەوە. زانیمان بەفرێکی خۆشباریوە تر حەزمان کرد دوو ڕسم بگرین بۆ یادگاری و سروشتێکی جوانە منتیقەی هەورامان ئێستا کە بەفر دەبارێت منتیقەی هەورامان بە فەسڵی سەرماشە ینی تاموچێژی خۆی هەیە. Korona sürecinde idare dike başe ka vatandaşı gene harikari esnafı buçuk bike durum ama vay ortada ya baş kirader nakeve akı elektriği akı avı der nakeve perişan esnaf valla talep ziyadetine divi koronada kartına ziyade kartına millet peretine ki millet perişan millet perişko bine datli buxu وده عطينا دو سنة تام دخول يعني جي شيرانية داتلي كبر خوشكا والله كي جاب الولد لشن يعني أوزع فالق بابرا 200 داتلي وتخيل هذا الشن gel